بەهۆی کەمی خزمەتگوزاری و پشتگوێخستنی ناوچەکەیان دانیشتوانی دۆڵی بالیسان سەرڕای گلەیی و ڕخنیان هۆشداری دەدەنە حکوومەت لە جێبەجێنەکردنی داواکاریەکانیان ڕێگای بالیسان بە تاواتی دادەخەن. ماوەی 5 شەو ڕۆژە دانیشتوانی دۆڵی بالیسان بازگەیەکیان لەسەر ڕێگای سەرەکی ناوچەکە داناوە و بە ڕۆژ گردبوونەوە دەکەن و بە شەویش بەدەم چا خواردنەوە و گۆرانی وتنەوە لەسەر شەقامەکان ڕۆژ دەکەنەوە. ڕێگەش بە هیچ بار هەڵگەرێک نادەن بە دۆڵی بالیسان تێپەڕێت. باسیش لەوە دەکەن کە چەند فەرمانگەیەک لە ناوچەکان گواستراوەتەوە بۆ ناحیە هیران، بەمەش پێیان وایە بەهۆی ململانەی سیاسی لەگەڵ یەکێتی ناوچەکە فرامۆش کراوە. ماوەی 5 ڕۆژە بە شەو ڕۆژ بەردەوامی لێرە شەوانش ئێشی گرمان هەیە، مانێ بە نۆبەت بە سڕا گوند بە گوند بە 30 نەفەرێک بەجێ دێڵین شەوانە بە یاتاق لەسەر جادە لەسەر مزگەوتە خەوین. شەوانەوە چاخانەشماندانەوە بۆ گەنجانێک کە مەسەلەن بێپارەن و بێ ئیمکانەتن ئەتوانن چاوشتیش بە بەلاش بخۆنەوە. چایخانەی سینگڵانیان مەشهورە، ئێستا ناوبانجێکی باش دەرکردووە. ئێمەش هەتا دوا دڵۆپی هەناسە بەردەوام بین لە خۆپشاندان و لە شەقامگرنەکە. شەقامگرنەکەی ئێمە تەنها بە ڕووی بازرگانی بەرپرسە دز و گەندەڵەکانی هەیە کوردستانە، بەوەی نییە بڵێ ماڵی فەقیر و ڕێگربکەین ئەوە هەساری بچووکە ڕێ ئاساییە. گواستنەوەی ڕێگەزنامی باری شارستانی و کارتی نیشتیمانی لە نەحەی بالیسان تەنیا لە پێناو سزادانی سیاسیە، لە پێناو دەنگدەری خۆیانە، لە پێناو تەزویرکردنە لە کاتی انتخاباتەکان. ئێمە هیچ شتێکی دیکە لە پشت گواستنەوەی کارتی نیشتیمانی و نفوس نابینی لە بالیسانەوە بۆ هیران، تەنیا ئەوێ و تاوت. ناحیەی بالیسان زیاتر لە 14 گوند لە خۆ دەگرێت کە سەر بە پارێزگای هەولێر و بەوتەی خۆیان تاوەکو ئێستا کەس بەدەم داواکاریەکانیانەوە نەچووە. شارپرێس زانیویەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت نوێنەری خۆی بۆ لایەن ناردووە، بەڵام دانیشتوانی دۆڵی بالیسان بەسەر جەم ڕەنگە جیاوازەکانەوە یەک دەنگن بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. بەڕاستی ئەو جادەی دەیبینی لە زمانی سەدامی هەوە چ خۆیتی بەس هاتیە پنیومنی دەکەن و وەسەلام. هیچ خزمەت گوزاریەک لە ئەومەتیقەی نەکرایە بەڕاست پێ بدرێم. تەدەگەی دەستخۆشیان لێ دەکەم شاڵا بەردەوامی شەبین خەڵکی خەلیفانێمە بەرێ. ئەرە وەڵی معدلی خوای ئەوە بێ حاچێ ئێرێ سیارە نەما کورات نەفەر نەما خەڵک لە تۆزێ خەرق بوو ژیان نەمایە بەڕاستی لێرە. چەند داواکاریەکمان هەیە، داواکاریەکانمان داواکاری تایبەتی نین، داواکاری کەسی نین، داواکاریمان داواکاری گژیرە بەڕاوە بە حەق بەڕەوای حەق خۆمانە زانین. داواکاریمانی ئەو جادەمان بۆ فەرشکەن بە درێژای 7 کیلۆمەتر و گەڕانەوەی کارتی نیشتیمانی فەرمانگەی کارتی نیشتیمانی بۆ ناحیە بالیسان کە جاران فەرمانگەی باری شارستانی لێرە بوو، بەڵام هەڵیان گردوو بەهۆی منافەسەیەکی تەسکی حیزبەتی بردیانەوە هیران. ئەمە داواکەین حەقەکەی خۆمان بژێڕنەوە و بەردەوامی شەبین ئەگەر ساڵێکیش بێ. ناحیەی بالیسان دانیشتوانەکەی زیاتر لە 18,000 کەسە و لە ڕۆژی 16 نیسانی ساڵی 1970 ڕژیمی بەعس دۆڵی خۆشناوەتی چیمیاباران کرد کە بریتی بوون لە گوندەکانی شێخوەسان، کانیبەرد، بێراوە، شێرە، خەتێ، بالیسان، مەلەکان، دەڕاش. لە ئەنجامی ئەم هێرشەدا نزیکەی 450 کەس شەهید بوون و 700 بۆ 800 کەسیش بریندار بوون. هەژارەنوەر، شارپرێس، دۆڵی بالیسان، هەولێر.